بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێک هەن ئەم کاتەوە کاتێکتان باش. هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکە خوازم. هەڵبەتە کەشی سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستان زۆر ساردە. خوای گەورە یارمەتی دەری هەموو ئەو هاوڵاتیە خۆشەویستانە بێ کە فەقیر و نەداران لە ئێستەیە سوتەمەنیان نییە. خوای گەورە هاوکاری حکوومەت بکە بۆی بتوانێت کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکە بۆ خستنەکاری ئامێری گەرمکەرەوە لە ماڵەکانە. هەروەها هاوڵاتیانیش دەست بە کارەباوە بگرن بە حکمی ئەوەی کە کارەباش سەرۆت و سامانێکی گشتیە و پێویستە ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕعایەتی بکەین و چاومان لە کەم سەرفکردنی کارەبا بێ بە شێوەیەکی گشتی. خوای گەورە ئەم سەرماسۆڵەیە بە خێر و سەلامەت تێپەڕێنێ بەسەر ئێوەی خۆشەویستە. ئازیزان و خۆشەویستان، دوانگەی خەڵک لە خزمەتتاندایە. لە هەفتەیەکدا 2 ڕۆژ ئەم بەرنامەیە پێشکەشەکرێت. ڕاستەوخۆ دێتە خزمەتتان لە ڕێی پەیوەندیەکانەوە، لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەکانەوە، هەروەها لە ڕێی نووسینی کۆمنت لە واڵی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام یاخود لە لاپەڕی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. لەوێدا ئەتوانن ئێوە کۆمنتەکانتان بنووسن بۆ ئەوەی بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن. خۆشەویستان و بەڕێزان، لە هەفتەکانی ڕابردوو لە ئەڵلقەکانی ڕابردوو باسی کۆمەڵێک بابەت و گرفتی هەمەجۆرمان کرد. لەوانە بابەتی کەمی نەوت، کەمی کارەبا، هەروەها بابەتی چاکسازی، کۆمەڵێک بابەتی تر کە ئەمڕۆ ئەمانەوێ باسی بابەتێکی زۆر گرنگ بکەین. ئەوان گرنگ بوون بەڵام ئەم گرنگترە. زۆربەی هەرە زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆرن. ئەم شتە شاراوە نییە. موچەکانیان دواکەوێت تا ئێستا حکوومەت ناتوانێت موچەکانیان بۆ دابین بکە لەگەڵ ئەو هەموو بەڵێنەی کە لە ڕابردووە حکوومەت بە هاوڵاتیانیدا لە باشترکردنی گوزەرانیان لە پێدانی موچە لە کاتی خۆی کە بەداخەوە تا ئێستا ئەم بڕیارەی حکوومەت نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. هەندێک ئامارم لایە با من بیخەمە ڕوو باز لە چۆنێتی دواکەوتنی موچە یاخود بڕینی موچەی هاوڵاتیانەکە. تاوان لە دوای ئەوەی حکوومەتی هەرێم بڕیاری دانەوت بەسەر بەخۆ بفرۆشێت، بەغدا لە مانگی 3 ساڵی 2014 بودجێ هەرێمی بڕی. ناچار حکوومەتی هەرێم ساڵی 9 موچەی دابەژە کرد، نەک 12 موچە. لەو کاتەدا لە 2014ەوە کە دەستی کرد بە دابەشکردنی موچە 9 موچەی دابەش کرد، 12ی دابەش نەکرد. لە مانگی 2 ساڵی 2016 حکوومەتی هەرێم سیستمی پاشەکەوتی موچەی پەیڕەو کرد، هەروەها موچەی بەشێکی زۆری فەرمانبەرانی کەم کردەوە و موچەی خانەنشینی هەر نەدا. لە 2018 مانگانە بڕێکی دیاریکرا و پارە لە بەغداوە هات بۆ هەرێم و هەرێم وعدیدا کە 30 ڕۆژدارێک هەموو یەکی مانگێک ئاگاداری ئەمە بن. هەرێم وعدیدا کە 30 ڕۆژجارێک هەموو یەکی مانگێک موچە بدات بە هاوڵاتیان، بەڵام کەوتە 5 مانگ و ئێستا ئەمڕۆ کەوتووەتە 9 مانگ کە بە حساب ئەمڕۆ موچەی مانگی 11 ساڵی 2019 دابەش بکرێت. وردە وردە مەعاش دواکەوێت و موچەی 3 مانگیش دیار نییە. من سوپاسی بەڕێزمان سەتاهیرەکەم بەرپرسی بەشی بەرنامەکانی کەناڵی پەیام کە ئەمەی بیرخستنەوە بۆ منی نووسی، بۆ منیش عەرزی ئێوەی بەڕێزم کرد. خۆشەویستان و بەڕێزان، ئەم ناحەقیە تاکەی بۆ دەبێ حکوومەتی هەرێم هاوڵاتیان چاواشە بکات، بۆ دەبێ موچەکانیان نەدا، بۆ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان موچە لە کاتی خۆیان دابەش نەکات. ئەمە پرسیارە جەوهەری و گرنگەکەیە کە ئەمڕۆ دوانگەی خەڵک هەڵوێستەی لەسەر ئەکا. ئێوەش دەتوانن لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەکانەوە بەرنامەکە زیاتر دەوڵەمەند بکەن بۆ ئەوەی قسەی زیاتر دەربارەی ئەم بابەتە بکەین. خۆشحاڵیش ئەبم زیاتر ئەو بەڕێزانەی کە بەشداری ئەکەن تکایان لێ یەکەن با فەرمانبەر بن، بۆی دەردەدڵی خۆیان بکەن، بۆی بزانین لە فەرمانگەیەکن و بۆچی موچەکانیان دواکەوێ. کاک ئیسماعیل لە پێنجێن پەیوەندێکی بسڕە. بۆیە دەڵێم
فەرمانبەران پەیوەندی بکەن چونکە ئەم بابەتە زۆر پەیوەندی بە موچەخۆرانەوە هەیە خانەنشینان پێشمەرگە کە یەکێک لە کۆمنتەکان لە شوێنێک کۆمنتێکم بینی کە گوایە بڕیار بۆ ئەمڕۆ موچەی پێشمەرگە دابەش بکرێ دابەش نەکراوە نازانم تا چەند ئەم هەواڵە ڕاستە هاوکارانم هاوکاریم دەکەن لە گواستنەوەی پەیوەندەکان ماندوو نەناسانە سوپاسیانەکەم سوپاسی ئێوەشەکەم بۆ هەموو پەیوەندەکانتان پەیوەندیەک وەرەگرم باوکی سازان لە سلێمانی باوکی سازان بەڵێ باوکی سازان فەرموو قوربان کاکی من دەربارەی ئەو تەوەرێکی ئێستا داوەزاندووە بەڵێ من موچەخۆرێکی حکومەتم بڕوادە ساڵای ئەسمەڵانە دووبارەی کەیتەوە تخوا باوکی سازان فەرموو چی؟ ساڵای ئێمە 9 مانگە ئێستا 9 مانگە؟ کاکی من 12 مانگ نییە ئێستا حکومەتی عێراقی حکومەتی بۆی ناوەند لە 2-3 مانگەوە موچەی ناردووی هەرێمی کوردستان بەڵێ ئەمانەی خەڵکی جیستانە ئەوزان جیستانە گەرمەکات و نایدێن بۆ خەڵکە برا جوانەکەم جەنابەت فەرمانبەری باوکی سازان وەڵێ گیانەکەم لە کشتتوکال سلێمانی ئەی چۆن تا ئێستا موچیان دابەش نەکردووە تا ئێستا موچەیمە جاداری وایە 10 مانگ دواکرد جاداری 10 دواکرد جاداری وایە 15 دواکرد هەروە بووە خۆ بە زەمانی حکومەتی عێراقیە 19 مانگە یاینی ئەی پارە لەکوێ جەنابەت بۆ خەرجی ماڵ و بۆ مەسرەف وەڵڵی ترێبە ئیدارەکە بێ لە دەردەمتی بگریوانە بۆ ئاو بۆ کارەبا و بۆ هیچ کۆمەڵێ منە مانگە سەعاتێکی کارەبان بەستووە 7,000 تێچووە 45,000 وەریدم بۆ هاتووەتوانێ اینجا پارەی ئاو بۆیەتوانێ ئەبێت چی بکەی ئەبە ژیانەکەی تر دەسڵاتی بەڵام کاتێک دەنگدان بوو ئەم خەڵکە ڕاکات و بەسە سڵکەکانی دەگنا خراپ ئەنجاکرد مەمەرەکە بە قەسەم بەخواسەرەی بۆ لە سەعات 6ەوە بەڵێ ئەیتە کاکە چیەکەی تو ئێستا من برادەرێکم دەخوار ماڵی خۆمانەوە 1 دقیقە کاتی لێگرم وەڵێ وتم برا جوانەکەم بڵێم معاش تاخیر دەبێ وتی ئینجا کاکە بچێتە جیرفانی کاکفڵانکەتی زەوەری خۆمە یعنی ئەمە بیرکردنەوەی خەڵکەکەیە چیەکەی کاتی من وەڵی هیچ ناکرێت دەسەڵات چییە زۆر سپاس باوکی سازان سپاس بۆ بەڕێزت مەمنون بۆ تەلەفۆنەکەت خەندە وەرەگرم لە بەکرەجۆ بەڵێ خەندە بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکی تۆ باش سپاس سەبارەت بە تەوەرەکە بۆچی حکومەت لە کاتی خۆیان وتە دابەزناکە حکومەت باسی نییە بە هیچ کەسێک دەوام بکەین نەیکەین هەر بە خەیاڵیشیان نایە بەڵێ حلیشی نییە هیچ حلێکی نییە بەس پەرلەمان توانی 3 ڕۆژ لە هینا بمێنێتەوانێ بە شەو تا 10 شەو 12 شەو بەستینی خۆیان جێبەجێکرد خانەنشین وشتی خۆیانی تر خەڵکەکە گەشت ئاوی دەرەها بەڵێ تر خۆ چی بکەین خەڵکەکە چی بکە ئەی دەبێ خەندەخان من بە ئەو پرسیارە بکەم دەبێ هاوڵاتی چی بکە بۆ ئەوەی قوتی ڕۆژانەی خۆی دەستکەوێت وەڵی وتمان با سەدام لەناو پێ کورد ببێ بەشت بەس یعنی کوردیش سەد خۆزگە بە سەدامە خوازینێ سەحالێ من دەست بە حاڵی خۆم بەڵێ ئەیتر وەڵایتر نازانم ترمە کوردە خۆ چی لێکەی هیچی لەگەڵ ناکرێ ئەیتر چی لەگەڵا کرێ بە یەکەس و بە دوو کەس چی پێکرێ ئەمیش لابەرین دانێکی کە بێتە سەر حەکەم خراپترە بێ ڕاستە بەڵێ بەس خەمی خۆیان یعنی ئەندام پەرلەمانێک ئەبێ 8 ملیۆنی هەبێ ئەو بە 8 ملیۆنە زی دەست تەقاعودێکی خانەنشینی داما و 200,000 پێ ڕەوان نبینێ بۆی تا بە 300,000 ئیتر دڵیتیماندام حکومەتە خۆشیە بەڵێ نازانم وەڵام من هیچ دڵێکم پێ خۆش نییە وەڵاهی خی گەورە چاچکە هەرچەنە خی گەورە هیچ شتێک خراپ ناکاتە چاچکە ئێمە خۆمان بەدەستی خۆمان ئەم حکوومەتە خراپی کردەوە هیوایی سەرکەوتت بۆ خوازم خەندەخان سپاس بۆ پەیوەندەکەت خەندە لە بەکرەجۆوە بوو خەمگین لە کۆیەوە سەلام ڕەحمەت الله بەڵێ سپاس بۆ جەنابەت خەمگین تەواو مودناوەکەت بەڵێ کا خەمگین فەرموو کارەکە ئەوەیە کە دابەشی ناکە
ئەو خەڵکە پێدەنگا پێدەنگێتی ئەو خەڵکە ئەوانی هەلەکەیان خۆشتۆکە لەبەر ئەوەی کە دابەشناکە لەبەرەوەی خەڵکەکەی دەستەمۆ کردە هەمووی پێدەنگی دەستمان ناکە کارەبای نەداتەوە ئای نێداتەوە نێداتەوە اتحادەکە حکومەت ناجح نەبوو حانی ئەو خەڵکێکی لەکتەبی باش ئەو خەڵکە مۆبووە وەدوایە باسی کە عەرزنادا هاتنە ماوەکە ئیرانی گەورەگەورەی هەر ئەوەیە لەتا عەزمەری پارێزگا بەکوایە عەزمەری پارێزگا هەولێر بەکوایە پیاوەتی لەگەڵ دەڵێ ئەوە ئەمە کارەبامان لە تەفسیر لەدوای ئەوە استثناءی خەڵکی لەلایە بەڵکە ئەوجمع السەواشەنارانە ئەمکن هەندێک سەواشەناری کە بۆ تەلەڤیزیۆنەکان پێ دەڵێن وەڵا ئەوە ماکردەوە ڕۆژێ ڕۆژ ڕاگەیان ئای ماشەڵڵا ڕۆژی چی کردن لە هەر هەموو کابینەکان باش ئەو کابینەیە لە هەر هەموو کابینەکان یەکەم باغەڵبرینی خەڵکی زیاد بووە ئەوە یەک دووەم مافیان زیاد بووە سێەم قانونەکان یاسە پێشەوە هەڵ قانونەکان دواوە گەڕایەوە ئەوەی دەڵێ ئەو حکومەتە وا بەسار و باڵی داهاتەبێ ئەوی لەویش باش ئەو کە پێشەگیریشا لەویش باش بەڵێ سوپاس کاک خەمگین لە کوێوە لەگەڵمان بووی هەیبەت وەرەگرم لە ڕاپەڕین. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. بەڵێ من خانشینی مەدەنی هەموو ساڵێ سێ موچەمانە خۆن هەتا ئێستا سێ موچەمان خوراوە ئەڵێ 12 موچێ خانەنشینە خوراوە. باش هەتا ئێستاوا ئەڵێ بەڕێزت خانەنشینی؟ بەڵێ موچێ خانشینی مەدەنی هەیە. ئەراڵە باشە تا ئێستا ینی هیچ ئومێدێکتان هەیە کە حکوومەت ئەم موچێتان بۆ بگێڕێتەوە بە هەر شێوازێک بێ؟ چاوەڕانی نەوەڵە دەبێ حکوومەت بۆ بکە خات و هەیبەت. وەڵاهی ئیتر بڵێن چی ئەوە ئەم ساڵ ئەم مانگەم ڕۆشتن مانگ یانسە دەبووین وەرگرین یەکمان وەرگرت ئەراڵە هەموو ساڵە سێ موچەمانە خۆن. بەڵێ دەست و چاوت خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوو بن. سوپاس. هێمن وەرەگرم لە ڕانیە. بەڵێ کاک هێمن. باشی بەڕێزم. باش کاک هێمن سوپاس بۆ جەنابەت. کاکە دەستخۆشتان دەکەم بۆ بەرنامەکە. هەربژیت مەمنون سوپاس. مەمنون سوپاس. کاکە گیان خەتا لە حکومەت نییە وەڵای خەتا هەموو لێمەیە. ئێمە کە دەبێ بۆ ڕوونکەوە بۆ دەنگدان کاکە دەڵێ یەکەم جار دەڵێ خوا خۆت بگری ئەو حکومەتە بگرێ بەڵام دووەم جار دووەم جار خوا خۆت بگری کاکە گیان ئێمە خەتا لە خۆمانە بەس بۆ زارەتی زیادایی یەک لێدوان نادات کولی هەر مانگێک دێک ئەڵێ 5 مانگ مەعاش تەوزایەکرێ ئێستا بفەرمە ئەمڕۆ 10 مانگە. بەڵێ ئیتر سوپاس بۆ جەنابتان. سوپاس بۆ تۆ کاک هێمن دەست خۆش. تێبینەکەی جەنابەت گەیشت زۆر باشە خەتا لە خۆمانە. بەختیار لە سلێمانی. کاک بەختیار هەموو کاتێکت سوپاس بۆ جەنابەت. سلامت یاخوا. بەڵێ کاک بەختیار. حکومەت نییە ئەمانە هیچ باکیان بە خەڵک نییە هەنی تێ پارە بدەن نەیدەن نیموچە بە نەیدەن کە قسە ناکە کەس نییە بێتە جواب. بەڵێ باکیان بە هیچ کەسێک نییە دیقەت بە پەرلەمانتارەکانی شەرکون بە حکومەتێکی دووەم بەس قسەکەن هیچ کردارێکیان نییە ئەم هەموو زوڵما بینن ئەم هەموو ناسییا بینن دیقەت بە تۆ تەقاوتێک نەخۆشە لە ماڵەوە 220,000 هەژدەی مانگ 20 مانگ وەرێگرێ پارەی مۆلیدەکە 5 مانگ 45,000 50,000 پارەی خۆڵانەکە 5,000 کاک بەختیار پەرلەمانتارێک بەڵێ ئێوە نییە پەرلەمان ئیشەکە و چالاکی هەیە و ناوی دەستەواژەی هەندێک بابەت ئەگۆڕێ مەسەلەن ڕاستێک کاتەوە. برای بەڕێزمەوە منیش وەکو پەرلەمانتارێک زیاتر قساکەم ئەوەی ئەو ئێڵێ منیش ئێڵێم خەڵکی تریژ ئێڵێ بەس تۆزە کردارێ هەبێ هەمە حەقەتەیە حەقەت نییە دیقەت بە پەرلەمانتارێک چۆتە داناغاز من نەزانم کۆمپانیاگای دزێ کۆمپانیای حیزبە بە بەرچاوی دزێ یعنی دیقەت بە هیچ ناڵێ ئەڵێ ئیشەڵا باشە بێ ئەڵێ کاک فڵان کەس و کاک فیسال کەس ئەی بۆ ناڵێ کاک ناوەکەی بڵێ
بڵێ فڵان کەس دزە بۆی خەڵکیش بزانێت کە خەڵکی دەیزانێت وەڵی بەسە و یەک پەرلەمانتاریتیانە منیش دەیزانم ئەوەی لێ منیش دەیڵێم وتم شەر نییە کردار شەرتە تۆ سوێنە خوارد و دەست خسۆتە سەر قورعان کە خیانەت لە خاک و نیشتیمان و میلەت نەکرێت وەڵی ئەو سوێنە بەرپرسی ئەمانە قورعان هەمیانین گرتووە تۆ بە بەرچاو تۆ جزیەکە دە فەرمو خەڵک بێنە سەرزادە ئەمە حەقەتە لە حەڤەی سوباتە چەند کەس یعنی هاو حکومەتیانە خستە دەنگدانەوە هەر لە بەرەوەی بچێتەوە ئەو پۆست و پایە 3 ملیۆن 4 ملیۆن وەرگێ سوزانە خەڵک نەوتینێ خوا ڕەحمەتی لێبێ چە کەناڵەکەیەوە بچێت لە پامنێرێکتان بچێت بۆ محەقەی پیشەسازی بزانە خەڵک بەلیتر بەدەلیتر نەو دەکرێت بەدەلیتر ئایا کاکی پەرلەمانتار 6 ملیۆن دیاری هەیە ئەمە وجدانی چۆن قوبوڵەکە 6 ملیۆنە خاتە تەنکەی گیرفانی مەسەفی ئەو چییە؟ دا ئێمەیتر بۆچی لۆمە یەکێتی پارتی بکەین نا ئەمانە دوو کۆمپانیایە بکەین بۆ لۆمەیان پەرلەمانتارانە نەکەین بە کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان و نەوەی نێ و نازانم نەوەی نەی چی برا وەڵی تێ ناگەیت ئەم هەموو زوڵمایەکرێ کەس نییە بێتە جواب کەس نییە هەر بڵێ کاکە بڵێ با بێن بزارێ بکەین بۆ ئەم بزانە بڵێن با غاز بدرێ بە خەڵک ئەمە حەقەتە دەست خۆش بە جەناب زۆر سپاس کاک بەختیار سپاس بۆ پەیوەندەکەت سەیوان وەرەگرم لە چەمچەماڵ سلام و رحمة الله وبركاته باشی برا بەڕێزەکە سپاس بۆ جەنابەت مەمنونم وەڵا لەسەر تەوەرەگەی جەنابەت حکوومەت یعنی بۆچی لە کاتی خۆیان بتر دابەش ناکە بەڵێ وەڵای ئەوەی ئێمە بین ئەم حکوومەتە یعنی وەکو لایەنی ئۆپۆزیسیۆن کە ئێوە بەرەیەکن لەو لایەنە بەڵێ قسەتان لەسەر ئەوەیە کە ئەم حکوومەتە یعنی حەقی میلەتە خوا بە شێوە لە شێوەکان یعنی ماسی خەڵکی نادا زاڵمە ئێوە بتێنە دێن لایەنەکانی خۆتان واتەکەاندووە بەڵام کەچی ئەبینین لە هەمان کاتە کاڵبژاردنە دێت و پێویستیان بەدنی ئێوە بێت ئێوە دەنگەی خۆتان نەدەنێ ئێوە شتان بێت دەسەڵات بگرن دەست بەڵام ئایا بەم شێوازە ئێوە هەتاوەکو ئەمە مێژوو خۆی دووبارە ناکاتەوە هەر هەنی ئەم بەم شێوازە هەر دووبارە بێت ئێوە خەت ناگەن بۆ دەسەڵاتە چونکە ڕێگاکەی ئێوە شەرتی نییە قەتیش پێی ناگەن من زۆر فێرم کردێ کە ئێوە من ئەم کارە حەزەکەم ئاڕاستەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بکرێت لە ئەنگلەکانی خۆتەوە تێگەنەوە کە ئەمە زاڵمن کافرن بە شێوەیەکی تر ئایا ئامادەیە مامۆستا حەلیباتی لەسەر شاشەیان ئەو بسەرێتەوە ڕاستەی بکەی بڵێت کە ئافرە ڕوبەڕووی عەلی بە ئاشکرا کاک سەیوان ئەفۆم کەی تخوا پرسیارەکە دووبارە کەرەوە بابتوان بەڵکو بتوان وەڵام ببەمەوە مامۆستا حەلیباتی کۆمەڵی ئیسلامی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی باش وەکو لە ئەنگلەکان تێگەیاندران کەمانە زاڵمن یعنی بە شێوەیە کەمانە کافی نەفسەکردانە یعنی بتێنێت لەسەر ئەساسی زیاتر بەنگی لە ئەنگلەکانی خۆتان بەدەستێناوە باش ئەو ئەتوانێت بڵێ ئەمانە کافرن کە ئەڵێ بە خەڵکی تر ئەڵێ بە چۆنیانی ئەڵێ ئەوکەن شخص قەسر پەرستەکان واز بە شخص پەرستەکان بێن یعنی من حەز نەکردم بەڕاوی جەنابەت ئەو تەرخەم کە نەکەس کردێت هەڵێ ڕایی تۆ چی و ڕایی ڕای ئێمە چییە کەسێکی زانەتی عاشقی بڕێستان بەڕدینی خۆ خەڵکی ڕوونکاتەوە ئەم شێوازە هەم دینەکە ظاهیر و ئاشکرا بێ هەمووی سوودان دنیا وەکیان بەسەڵام ئەم شتێکی دینەیە شتێکی تەقریبی تقریبا ملحیدەکان و علمانەکان و کاک سەیوان کەوتی ئەوە مەبن کاک سەیوان بادا نەخرێت کاک سەیوان یەکەم کۆمەڵ لە هیچ بانگەشێکی هەڵبژاردنە وشەی کوفری بەرامبەر هیچ کەسێک بەکار نێناوە کە بڵێ فڵان کەس کافریان کافر نییە ئەمە یەک دوو بەڕاستی لەبەر ئەوەی سەوتت زۆر وازەح نەبوو بە وازەحی نەگەیشتە من هاوڕێیانم لە کۆنتترۆل ئەگەر وازەح بێ پێم بڵێنەوە جەنابەت چیت فەرمووە لەوانەیە بتوانم وڵامت بەمەوە قسەکە لەسەر گەندەڵیە زۆر باشە ئەوە کاکدابان پێوتم قسەکە لەسەر گەندەڵی و زوڵمە هیچ حیزبێک لە کوردستانە من ئەمە مەسوولم لەسەرم قسەی خۆمەیکەم هیچ حیزبێک لە کوردستانە بەقەت کۆمەڵی ئیسلامی ڕوبەڕووی گەندەڵی نەوەستاوەتەوە هیچ حیزبێک ئیشەکەی شەرعی نییە
شرعي بوش وازنا بشوي هندان ودي خوب شردان ويعني شتي باش من أول بشرعي نازانا بلان بيني خوازي كان بس وشيتان ليه كان کاک سەیوان من لە یەکەم ئەڵقەیەم بەرنامەیە زانی بەس گوێ لە برای خۆت بگرە ئەوە کاتی زۆر خەڵکت کوشت بەڵام هەر حەزەکەم ئاخیر تێبینیت بدەمێ لە یەکەم ئەڵقەی ئەم بەرنامەیە من فرمودەیەکی پێغەمبەرم صلی الله عليه وسلم هێنایەوە کە ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان كامیان هەڵەبژێری والله أمره بۆ ئەم واقعی ئێستا بۆ ئەوڕۆی بۆ ئەبێ نەهی لە منکر بکەیت و ئەمر بە چاکە بکەیت باشە ئێمە ئەومان کردو ئێستا بەس کامیان بەدەست ئەیگۆڕی دەتۆ با مەرحەلە بڕۆین با مەرحەلە بەدەست ئەیگۆڕی دەی شەڕەکەی ڕوبەڕوێم حکومەتا وەستیتەوە یان بە قسە ئەیگۆڕی بە پەنجە و بە ئینتیخابات ڕەحمەتی خوا لێبێ ئێمەش لەگەڵەوەیانین کەواتە خەیر الئوموری ئەوسەطها وایە خەیر الئوموری ئەوسەطها ئەمەیە دەی فەرموو ڕای جەنابەت من وەرەگرم ئەگەر بەرپرسە گوێی لە دەنگت بێ ئەم موچەیە بۆ تۆ بۆ هاوڕەکانت چاک بکە ماڵی ئاوا بێ ئەگەر چاچینەکە ومێدەواری لە ئینتیخاباتە خەڵکی بێتە سەر سندوقی دەنگدان و بزانێ چێ لە مەسلحەتی ئەوایە و بزانێ چێ خزمەتی ئەو زیاترەکە و بزانێ چێ و لە بەرەی ئەوایە تەواو من سوپاسی جەناب دەکەم سپاس بۆ پەیوەندێکت باوکی ڕۆمان لە بازیان وەرەگرم مامۆستاگیان سڵاوی خوا لەوێ سڵاوی خوا لە جەنابەت باوکی ڕۆمان سڵاو لە بەڕێزت لە کەناڵە جوانەکەی پێیان خوا لێ ڕازی بێ سپاس دەکەین فەرموو چاوەکەمی سپاس بۆ بەڕێز دەستێ خۆشە بۆ تەوەرەگەشت مەمنونی جەنابتم مامۆستاگیان پێویست ناکە مجادلە پێی لەگەڵ نیشتیمانەیە لەگەڵ هاوڵاتیەم هەرێمەیە هیچ پێویست بە مجادلە سەرێشان ناکە وەڵی مجادلە نییە هەر ئەوە نەیە هەندێک زانیاری لەلایەوە بەڕێزە بوو نەیەزانی چۆن مەسەلەن ئەوە بوو مۆزوعەکە جینا مامۆستاگیان ئینسان خۆی گەورە ڕاستە و ڕاستی پێخۆشە ڕاستەکان جوان دیارن مامۆستاگیان پێویست بە مجادلە ناکە پێشێنی من وەک هاوڵاتیەک با پێشگی پێت بڵێم من نە کۆمەڵی ئیسلامی نە سەودیشم تێداوە بەڵام لە حکومەتا بۆ کۆمەڵی ئیسلامی لە ئۆپۆزیسیۆنە لە هەمە ئۆپۆزیسیۆنیشا بووە جوانترین بەرنامەی پێشکەش هەڵە کردووە زۆر دڵنیابەوە یعنی من زۆر متابعەی هەواڵەکانیان دەکەم قسەی پەرلەمانتارەکانیان کە دوای کێشەیەکەکەون لە هەر وێکەوە بێ جوانترین کار و پرۆژە بەرنامەی خۆی هەبووە کۆمەڵی ئیسلامی دەستخۆشانێکم بەڕاستی جێگای شانازیە بۆ گەلی کورد سپاس دەکەین باشە ڕۆمان بۆچی حکومەت لە کاتی خۆیدا موچەدا بەش ناکات بۆ بەڕێزەکە ئەمە حکومەت نێوەیە لە کاتی خۆدا بەشی ناکا من بە تێڕانی خۆم زۆر سەرنج تێبینیمە لەسەر پرۆژە کارەکانی حکومەت کە ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستان ئیسیماژ حکومڕانی پێوە دیار نێوە مامۆستاگیان من لێ جواتەکان نبینیوە تا ئێستا مۆلیدە ئیشکا بۆ خەڵک کارەباعی مۆلیدە کارەبابەت هاوڵاتی تا ئێستا نبینیوە هاوڵاتی ئەو تا ئێستا تامزەکەی هاوڵاتی بە دوای بڵێ ڕاستە ڕاکە هاوڵاتی بە دوای بەربێنەوە تا ڕاکە دەستی ناکرێت تواناشی نەگیرێ مامۆستاگیان جا من چی دڵێکە بەم حکومەتە خۆش بێ زۆر بەخوا بە حکومەتی خۆمی نازانم لەنەوەتی خەڵ ڕاپەڕی کراوە ئیستیفادەی 250 تەرمەم حکومەتی هەرێمە نەکردووە حکومەتی هەرێم باشی بە هیچ شتێک نییە من تەناوەکو دوو کۆمپانیایی بینم دوو بازرگانی گەورای بینم لەم هەرێمە سی ساڵە بەخوان دەهات ئاڵنگۆڕەکەن پارەیان و پارە ئابەی ملەتی بۆ خۆی لە برسا ئەمرێ چی بەسەرێ و مشکلی خۆیەتی مامۆستاگیان بەس بەداخەوە ملەتی ئەمە تاقی وشیار نابێ نازانێت کە چیە لە خزمەتی خەڵکا تاکو دەنگی خۆی پێ بدا تاکو دیگە لەسەر حکمی دەسەڵات تا بتوانێت حکمی بکات بەداخەوە نیشتیمانیەمە لەوایە زۆر هەڵەن ئێمە زۆر لە دوای مامۆستای لە وڵاتانە وڵاتان گەشتە سەرمان وڵاتان هەمویان سا باجنسەیشەکەن ئێمە تازە بە دوای بڵێ خاڵ و بە سەقەی بەربنەوە تا ڕاقین سەری بۆری شەو ڕۆژمە نەهامەتیشیان بەسەرە بین دەست خۆشێ بۆ تۆ سپاس بۆ جەنابەت باوکی ڕۆمان دەستخۆشی لێ یەکەم کاک ئەحمەد وەرەگرم لە هەولێر السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. پێش هەموو شتێک تێبینێکم هەیە لەسەر بەرنامەکەت. بەڵێ فەرموو. تێبینێکەکەم باس هەڵبژاردنت باسی هەڵبژاردن. هەڵبژاردن پەنجەی دەستزانی چی هەڵدەبژێرە و چی هەڵدەبژێرە وایە؟ بەڵێ. بەڵام هەڵە ڕێگای کەناڵەکەتانەوە من یەک سەد پێ بڵێن. بەڵێ. 100 ساعت تێبێت 200 کێبی زیری من و تو باب باپی مەکەڕۆیە ئەوە دنیا هەر ئەوان دەرەچن لەبەرەوەی خەڵک دەنجیان پێ بدایان پێ نەدا هەر دەردەچن لەبەرەوانە تەزیل دەکەن ئەوە یەک یعنی باخۆمە لەسەر خاڵە مازی نەکەین باش
بابێنەوە سەر ئەوەی کە قەیدانی غاز و نەفت و هەر شتێکە لە کوردستان ڕووی دەدا هەمووی خەتای خۆمانە. هۆکارەکان چی؟ هۆکارەکان یەک هەرچی بوو لە وڵاتەی ما لەوەی تەمەنی تو من و هەمووی هەرچی بوو هەر گوتمان چاک دەبێت وایە؟ بەڵام چاکمان نەکرد، خۆمان چاکمان نەکرد لەبەرەوەی دەسەڵاتیەوەمانی چاک بکەین. ڕاستە؟ باش. دووەم هەرچی حیزبەکان بەرپرسی هەرچی حیزبەکان ڕێزمێنەوە حیزبەکانی ئەوانەی لەسەر دینن هەر حیزبەکەن ممکن نییە من هەنێژ بکەم، بەڵام ئەوانەی لەسەر دینن دەبێت بە هەموو لایەنە بەپشگیریان لێ بکەین و هەر حیزبەکە بەلایەنی کەویستی شتێک دروست بکات بە خۆی بۆ نمونە گۆڕان ئەو هەموو خەڵکی بە کورددا لە پێناوی داد لە پێناوی چەکەی بوو لە پێناوی پارەکەی بوو لە پێناوی ملەتەکەی ڕێزم هەیە هەندێک مەجموع حیزب وەکو یەکەم ئەنگۆ دووەم ئەوەی بڵێ حق دائما پێشگیری بکەین. ڕاستە؟ بەڵێ. بەڵام هۆکاری ئەگنەبوونی ئەو هەموو قەیدانە لە کوردستان ڕوو دەدا دڵنیات دەکەمەوە وەکو شەخص بە هەموو تەمەنی باب و باسیری مەش چاک نابێت و کاچی نابێت قەت بوو بۆ خەیاڵ بۆ ئێمە بەداخۆ کارەبار نییە، نەفتت نییە، ئاوت نییە، هەوات نییە، وێز نییە، هەموو شتێک لێوە دەکەن بەناوی ئەو شتانە، بەڵام لاندان کوتای زیاد نیە کاکە. بۆ نمونە ژینگە ڕێکبان لێ ڕێگەی فەرم و ڕێگەی بۆ کاکە ڕێگایەک بەهایەت ئەو ڕێگەیان چاک کردووە لە پینە زیاتر بە ترافیکیان کردیە. با سەفی بیستراک کاکە با سەفی بیستراکم دەوڵەمەندێکی درێژە ئێستای خۆ علای بەڵێ کاک ئەحمەد بەڵێ زۆر سوپاس کاک ئەحمەد تێبینیەکانت جوانن دەست خۆش لە هەولێرەوە لەگەڵمان بووی. کاکدانا وەرەگرم لە چاڵاوە تکاکەم پەیوەندەکان تۆزێک کورد بێت بۆ ئەوەی هاوڵاتیان لەسەر هێڵەمێننەوە با بتوانین مافی ئەوانیش بین. کاکدانا جان فەرموو بەڵێ کاکدانا فەرموو جەنابەت بەڵێ قوربان چۆنی باسی بەڕێزی جەنابەت چۆنی قوربان لەگەڵ ئەم سەرما و سۆڵەیە چۆنی؟ وەڵی ئەو منتیقەیەمە زۆر ساردا ڕاستی زۆر سارد و فەرمایە لەخوا بەزادێ ڕۆژ باشین لەخوا بەزادێ دە تۆ جارێ پێمان بڵێت چاڵاوە لەکوێیە؟ قوربان ناوی سەرگەڵ و بەرگەڵ و سەرگەڵ و بەرگەڵ و بۆ سەیران خۆشە ئەو منتیقەیە؟ وەڵا بۆ سەیران باشە بۆ گەشت و گوسار خەڵک دێ ڕوو لێرەکە بەهاران بەڵێ منتیقەیەکی خۆشە زۆر باشە. کاکدانا ڕات چییە لەسەرەوەی حکوومەت موچە لە کاتی خۆی دابەش ناکە؟ وەڵی جا بەڕێزم حکوومەت هەمومانەی زانی چۆنە. بەڵێ باوکی میلەتە ڕۆژێ بڵێن حکوومەتمان حکوومەتەوایانە باوکی میلەت نییە؟ گیان باوکی میلەت نییە حکوومەت؟ وەڵی لە ڕاستی بگەڕێین باوکی میلەتە بەڵام چیەکەی دەسەڵاتەیە؟ بەڵێ باوکی میلەتە بەڵام دەسەڵات چی بکەین ئێمە چی بکەین؟ وەڵی تر من لە تۆ پرسمە بێت چی بکەین؟ وەڵی چی بکەین بە خۆمان بەرنامە بە خۆمان دانێ خۆمانە بێ شتێک ڕێگایەک دۆفینەوە کە ئەم شتە چارەسەری هەدەت. جوانە وایە؟ بەڵێ بە تاکید ئەی هیچ چارەسەرێکە هەیە؟ وڵی جا ئێمە ئەگەر بمانەوێ ئەم وەزعەت چاک بکەین ئەبێ هەمیشە دەممان لەسەر حکوومەت بێ پێی بڵێن حکوومەت ئێمە هاوڵاتین ئێمە داماوین بێدەسەڵاتین هیچمان بەدەست نییە توخوا ئاوڕمان لێبەرەوە ئاو قسانە بکەین وەنیە؟ قسەیکی زۆر جوانە بەگەستا ئەمە تقریبا 2 ساڵە بخۆیان چاوفرێک بەرمیلێ نەوتی تەنانەت بەرمیلێ نەوت پارە زەمان دەنێت بەرمیلێ نەوت 35,000 لێمان ئەسکێنن ئەوەش مەتۆڕەوە نابینن ئەنجا ئەوە دار نەبڕن ئەیە ماگەر نەوت نەبێ و دار نەبڕین و ئەی سی پێقامی لە خۆ کومەڕ ناخێن لە فەرمان. هەڵا وایە سپاس دەکەم کاکدانا ڕێزمان بگەێنە هەموو هاوڵاتیانی چاڵاوە. زۆر سپاس مەمنون مەمنون سپاس. سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندێکت. باوکی ئەحمەد لە سلێمانی وەرەگرم. بەڵێ باوکی ئەحمەد. باشی باوکی ئەحمەد دەنگت وازەح نییە نازانم خەتای شەبەکەیە یان چی؟ بەڵێ باوکی ئەحمەد. ئەوەکان هەمووی دەچی خۆیەتی بەڵام مهمەیە ئەو جۆگرانە ئەو خەڵکانی کە گوێ بن دەرسی لێوەگرن بۆچی حکومەت موچە نایە حکومەت
لەسەر حەزەکەی ڕاکە ئەوێتە شوێن معاشی خەڵک بخوا ئەمە ئەفتی مەسەلەکەی ئەژنا پارە هەیە نەوەی هەیە هەموو شتێک هەیە حکومەت دایم لە وەختی جاران زۆرشیەکە ئای دوو هەفتەیەک وەکو کارە ڕاکە بەڵام ئێستا حکومەت کاری ئەو خەڵکە ئاگرێتەوە کۆم لەسەر ڕاکە بوو دەرم کرد ئەمە ئەفتی مەسەلەکەیە هەمە برادرانی باسی پەرلەمانەکەم خواوەستە و تاەکەن باز لە پەرلەمان خۆیان دایانەوە چێ دەرەچێ ئێمەش نشین دەنگ بین برا عەرەبەکانمان هەیەیان بۆکەن ویان هێنگیان پێ خوا دەقسی پەرلەمان بێن لەو خەڵکە واعید لە ئەس مەسەلەکان بگازدانن حەلێکی ئیجابی بۆ ئەمە وەزعە بدۆزنەوە من ئەمە نەمە مەمنونتانم بەڵێ باشی ئەحمەد سپاس کاک جومعە لە سۆران بەڵێ کاک جومعە فەرموو وڵی حکومەت ئەگەر بیەوێت چاکسازی بکە دەتوانی یعنی بەدەقە چاکسازی بکە بەڵێ ئەتوانی هەر زمانگە هەر ڕۆژێت سعاتە 5 دقە 10 دقە میکردش بەس نایەوێت چاکسازی بکە بۆ نایەوێت وەڵی بە فەقیر دە میلەتی دەگا بە فەقیری دەوێرێ بە فەقیری دەوێت جا کاک جومعە دەکرێت مەسەلەن هاوڵاتیان باجی ئەوە بدەن کە حکوومەت مەعاش لە کاتی خۆیدا دابەش نەکا بەرزکردنەوەی موچە نەکا بۆ فەرمانبەران موچەی خانەنشینان نەدا موچەی کەم ئەندامان ببڕێ ئەمە چارەسەری چییە بەڕێیتەوە والله چارەسەری چییە هەر دەبی لە بەرپای پاڕێنەوە دوعای دڵ بکەنیوە دەروا بڕێک دەری نەرم ببێ ئەگە ناهی ئێمە بە فەقیر دەماگە مستەزعفینین بەڵێ دەڵێم مستەزعفینین زایفین ئێمە هیچمان پێ ناکرێت بەڵێ ئەرە وڵڵا هەر دوعاکەی بکەینەوە بەڵێ دەست خۆش کاک جومعە سوپاس دەکەم کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندیکەت کاک سۆران وەرەگرم لە حاجیاوە سڵاوی خوا لە جەنابەت کاک سۆران گیان سڵاوی خوا لێوە سڵاوی خوا لە خێناڵە خێشتان مامەسا من دەمێنێت شتێکت عەرزکەم لێرەوە بەڵێ دیارە حکومەت ئێستا ڕێژی نەکەوتۆتە نێو ئاوە دیارە ئەم حکومەتی ئێستا 30 ساڵە لەسەر کارە وابزانم 10 ساڵی کە بڕوا باش دەبێ ئەو خەڵکەکە تەعاملی هەبێ دەبینین ئێستا ڕۆژانە تانکەرە غازەکان تانکەرە نەوتەکان تایان دەسەقێەوە خەڵک دەستڕێژیان بەداخ ئەمڕۆ لەسەرەکەی خەڵەکان یەک دوو تانکەرم بینی ئاسایشی دەدۆزەوە خۆی ئەمین نەبەڕاستی من ئەوەی بخەمە ڕووی هاوڵاتیانە حکومەتەکەی ئێستا بۆ خۆی ئەمین نییە بەڕاستی ڕۆژانە دەبینین لە تەلەڤیزۆنەکان ڕێگانەکان تانکەرێک دەستێنرێ کۆرقی خەڵکە مامۆسەگیان بەڵێ من وەکو پێشمەرگەیە سی ڕۆژە بەهاستی مان چل ڕۆژە کاک سۆران خەڵک بەڵێنەوەی مانگە بڵێنەوەی نییە ئەوڕۆ دۆڵمانگە هەر ڕۆژەکە پێ بۆ حکومەت مانگ چەند ڕۆژە لای جەنابەت چل ڕۆژە چ ڕۆژە تەواوەکەی مان کواسی ڕۆژە چل ڕۆژە بەڵێ تەواو مانگ چ ڕۆژە دەست خۆش کاک سۆران جەنابەتدام سواز بۆ بەرنامەجوانێکی ئێوە پێشکەشی دەکەن سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سۆران دەستخۆشی لە جەنابەتەکەم کاک محەممەد لە کۆیە بەڵێ کاک محەممەد عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه سپاس دەکەم جەنابەت چۆنی کۆیە ساردە کاک محەممەد بەڵێ زۆر ساردە ساردەکەی لەغایەت دەرەجەیە خوا بە خێری بگێڕێ لەوانەیە لە زێر سفر بێت بەڵێ وایە بەڵێ کاک محەممەد گیان ڕات چییە لەسەرەوەی حکوومەت موچە لە کاتی خۆی دابەش ناکە بەڵێ تەوەرەکەت بۆ چی حکومەت لە کاتی خۆی نادا لەبەر ئەوەی خەڵق قسە ناکە دیدێ نەیدێ حەشتێک قسە ناکات ئەگەر خەڵک هەمووی لێ ڕاپەڕێ سەتاسەت لێ ڕاپەڕێ قەت حکومەت ناتوانێت ئەوا بۆ شێ بدورێتەوە چوانە باشە بەڵێ خەڵکێکی کە قسەی نەکرد و
هیچ هەڕێستەچی نەبوو بەرامبەری ئەوە ئەویجاوە بۆ شێوەیە موسە لە کاتی خۆی نادان ساڵی سێماش هەر نایدا پاشەکەوت ناداتەوە جوانە ئەگەر لە هەولێر زیاتر هەولێر ئەگەر بێت و لەوێ خەڵکەکە هەستێ و ڕێسێوان بکات لە هەموو سنوورەکان هەڵدەستێت بەسکە لە هەولێر هەڵدەستێ خەڵکی هەولێر ڕانەپەڕێ ئەوە ئەویش بەکەی خۆی موسە ناداتی جوان وایە بەڵێ بە تاکید دەبێ خەڵک ینی دەبێ هەر ناوچەیەک نەبێ ئەگەر ڕاپەڕین بێ ئەگەر خۆپیشاندان بێ ئەگەر ناڕەزایەتی بێ هەر شتێک بێ نابێ هەر لە سلێمانی بێ نابێ هەر لە سلێمانی بێ لەو سەرمایە لەو زستانە ئەوە چەند ساڵە نەود نادرێ لە نەود بە 32,000 لە حکومەتی ناوەندەوە کە دێت بۆ کوردستان ئەو بڕێکە دێت کە دابەشی دەکات بە 1,000 دەداتەوە خەڵک خەڵک دەوێ باشە کێشە نییە بکە بڕوا بکە کارەبا 24 سەعات دەتوانێت خەڵک جوانە دەست خۆش کاک محەممەد سوپاس لە کۆیەوە پەیوەندیەکی ترم هەیە بڵێ بڕوا بکە با یەک ڕووکردنەوەی یەک ئەوە دەنێ فەرموو یەک ڕووکردنەوەت بدەنێ من لە دایرەیەک بووم با ئەوە بۆ خەڵک ڕوون بێ من لە دایرەیەک بووم تقریبا ئەو قسەی دەیڵێم کتابێک هات کتابە کات بەغەڵەت بۆ ئێمە بە سایق داناز بوو بە سایق لە هەولێرەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ کۆی ناردبوو بەغەڵەتی بۆ دایرەی ئێمەی نارد ئەوە کە لەسەر چی بوو لەسەر گاز بوو کە گاز بۆ محەتەکانی هەولێرەکە دابین دەکرێت کۆمپانیایەک بوو گشتی بوویەوە بە 1,150 دینار کۆمپانیایەکە گشتی بوویەوە بە 1,150 دینار گاز بۆ محەتەکان دابین بکات لە هەمان کاتدا گاز لە بازاری ڕەش بە 450 دینار بوو ئەو کات ئەوە 2 ساڵ پێش ئێستایە ئێستا نییە بەڵێ دەست خۆش ئەوە حکومەتەکەی تەواو دەست خۆش کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا وەرەگرم لە کۆیە دەمێک بوو لەسەر هێڵما بێەوە کاک عەبدوڵڵا داوای لێبورد نەکەین سپاس کاک عەبدوڵڵا گیان فەرموو سپاست دەکەم مەمنونم سەوتت وازەح نییە کاک عەبدوڵڵا شوێنەکەت بگۆڕە جێیەکەت بگۆڕە لە ژوورێکی بچۆ ژوورێکی دی کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سەوتت هیچ وازەح نەبوو زۆر داوای لێبوردنەکەم هەوڵ بدە تەلەفۆن بکەیتەوە ئینشاءڵڵا کاک بیلال لە بەردەکەڕ کاک بیلال لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگرە باشە کاک بیلال فەرموو وەڵای کێشەی بێ بەهاشی زۆر لە هەرێمی کوردستانە ئەوەی ڕاستی بێت موچەخۆری کاک بیلال نەوەڵا باوکم موچەخۆرە ئەوەی ڕاستی بێت وەڵا پاشەکەوتی زۆر هەیە بەتەنای ئەو پاشەکەوتەشتین بۆ مانگەڕێتەوە لە هەرێمی کوردستان بەڵێ وەڵای تر پاشەکەوتی تیاکە حکومەت و زۆری تیا پاشەکەوتەکات و ناسگەڕێتەوە ئەو پاشەکەوتە حکومەتی شێخوان ئەی داواکاری چییە لە حکومەت وەڵای داواکاریم ئەو موچەی کە پاشەکەوتی کردووە بگەڕێتەوە بەڵێ وەڵا بۆ ئێمە ئاشیان بنێ و پارەکەشیان ئەو پاشەکەوتە لابن دەست خۆش کاک بیلال سپاس بۆ پەیوەندەکەت لە بەردەکەڕەوە لەگەڵمان بووی سپاست دەکەین کاک حەسەن وەرەگرم لە سۆرە
الو بەڵێ کاک حەسەن باشی برام سپاسی جەنابەت دەکەم مەمنونم جەنابەت چۆنی سپاس دەکەم مەمنونی بەڕێز سپاس کاک حەسەن فەرموو بەڵێ کاک حەسەن بەڵێ الو جۆمان لێتە بەستۆزێک سەوتە دوازەحنی ئەگەر جێیەکەت بگۆڕی خراپ نییە الو کاک حەسەن دەنگی وازەح نییە کاک حەسەن ئەگەر یان جێیەکەی بگۆڕێ یان هاوکارانم بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە تەوەری ئەمڕۆ کە بۆچی حکوومەت لە کاتی خۆیدا موچە دابەش ناکات هەڵبەتە هەم بەرزکردنەوەی پلە هەم پێنەدانی موچە بە خانەنشینان یان دواکەوتنی موچەکانیان بڕینی موچەی کەم ئەندامان کە ڕاستی چینێکی زۆر مەزلوم و داماون لە کۆمەڵگەدا کە زوو موچەی ئەوان کەمەکرێتەوە یان هەر نادرێ ئەمە وای کردووە کە ناڕزایەتی خەڵکی لێ بکەوێتەوە کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژاراوە کاکی بەڕێزم ئەو کاتت باش هەموو کاتێکت باش کاک حەمەد ڕەشید زۆر سپاس برای بەڕێزی لە خزمەتدام کاکە بوسەکە بەجێی خۆی لە کاتی خۆی دابەش دەکرێت ناکرێت لەبەر زۆر پێوە ماندوونی لە خەمێنین لەبەر ئەوەی نوێنەرن هەیە و هەڵخواوی میلەتە وەزیری دارایی 22 موچەی لێکردوینە 8 موچە ماڵی ئاوا بێ بەڵێ هیوامان پێێتی ئەو پاشەکە تەشمە بۆ بگەڕیتەوە چکە ئەیان دەخەمێ و میلەتەیە بەڵێ پێم سەیر بوو بۆ شێوەیە دوابەی نەگرێەوە پێش نازانم ئێوە ئاگادارن نەنا کاک حەمەد ڕەشید بەڵێ جەنابەت حتمەن تەمەنێکت هەیە بەڵێ لە زمانی زوو بڵێن پێش ڕاپەڕین ئاوا موچە دوا دەکەوت گۆڕ بە گۆڕەکە ڕێزم بۆ جەنابت بووە بیسەران نەوەڵا بەو شێوەیە نەبوو نەوەڵا بەیاعیش بەو شێوەیە نەبوو نەوەڵا هەرچی بە من حکومەتەوە باەدەی کرد لەو شەڕی کوێت کۆزێک کەم و کوڕی دروست بوو ئەویش لە خوای بە زیاد بەهۆشی لە خۆی نەما بوو تێگەیشتی بەڵام بە ئەمروز تۆش وردەگلێیەکی بکەین خۆ بەخۆ بەڵێ بەڵێ ئەگەر لێم عاجز نەبی ناوەڵڵا بەجابۆ لێت عاجز برای بەڕێزی طبعا ئەوە حیزبی دەسەڵات دیارن بەڵێ تێگەیشتی بەڵێ بەڵام ئەوانەی مەعارەزە هەمویان بەدەستەی مەدانیشتون مەگەر بودجەی وانیش نەبراوە بەڵێ وایە بۆ بەیەکەوە دەستێک نەگرین و پێشمان بکەون لەگەڵ ئازاوی نیە نەزبووم و نیم بەڵام بچینیەکەی دەسەڵات و حکومەت نازانم دەسەڵات چێە هەر حیزبە دەسەڵاتدارەکەن لەنا حکومەت هەیکەلە چین بڕین بۆ ئەمان لێ دەکەن ئەمەش کوردین تەسحێمان داوە ماندوو بووین زۆر بە وڵات دڵسۆزین بۆ وڵاتەکەمان بۆ دەبێ وا بکەن ڕەم بێ لەتەکەس بەدوا هەموو حیزبەکانەوە بێ کاک حەمەد ڕەشید ناڕازیە بەڵام کەس نییە لە پێشیانەوە بێ کاکە بەدیل نییە کاک حەمەد ڕەشید بەڵێ دەزانی بۆ ئەمان لێ دەکەن بەڵێ لێمان ڕادەبینن لێ لێمان ڕادەبینن لە پێشدا دەبێ حکەم سەیرە ڕێزم بۆ تێ ئەو قسەی بە من دەڵێ دەبێت سەرە لە پێشمانەوە بێ دەزانی چۆنە با من خزمەتی جەنابەت بکەم چەند جارێک خۆپیشاندان تەجروبە کراوە لە هەرێمی کوردستان هەندێک لایەن و هەندێک خەڵک دێن سواری شەپۆلەکە دەبن و دوای کۆتایی پێدە و چاکسازی ناکرێت دەست خۆش بێ ئەمن لەگەڵ ڕێزم بۆ بیسەران لەگەڵ جرد و فرد و شەڕەبەردی نین ئێمەش ئەومان ناوێ ئێمە دەمانوێت چاکسازی بکرێت وا پەروەردەکراوم خەستاوە وەندە ساڵەیە پەروەردەی ئێمە وایە تێگەیشتی لەگەڵ داواکاری ڕاستەقینەم لەگەڵ عەدالەتی کۆمەڵایەتیم بەڵام ئاخ بەداخەوە ئەوەی دێڵێین ناگات خەڵک گوێبیش نابێ تێگەیشتی دروست دەبێ زۆر کەس سواری شەپۆلەکەی دەبێ باڕێ لە برادەرانم لەگەم دەستخۆشی لێ دەکەم سپاسە دەکەم کاک حەمەد ڕەشید لە ژاراوە
پێم وا بێ مام ئەنوورمان لە سەر هێڵ بوو پەیوەندەکەی داخراوە داوای لێبوردنەکەین سپاس بەڕێزان کاک حەمد ڕەشید کۆتا پەیوەندی بوو هەندێک لە کۆمنتەکانتان بۆ خوێنمەوە ئەوەندەی کاتم بەدەستەوە ماوە محەممەد جەمال نووسیەتی گوناحە بەو فەزاحەتە بگوترێت حکوومەت ڕێباز سابیر نووسیوێتی چونکە حکوومەت کار بەو پەندە کوردی ئەکا کە ئەڵێت مەرجی پێ نیشان بدە تا بە گرانەتا ڕازی بێت مەهدی عەلی نووسیوێتی بۆیە لە کاتی خۆیدا نایدەن بۆ ئەوەی خەڵک بە نیوە موچە ڕازی بێت فاخر برادۆسی نووسیوێتی لەبەر دزی لە داهاتی هەرێم و بێباکی حکوومەت لە بەرامبەر خەڵکی بێدەنگە ئەوەی کردیان بۆیان چوە سەر محەممەد گوڵ نووسیوێتی لەبەر دزی و گەندەڵی خۆیان فریان ناکەون دابەشی بکەن کامەران نووسیوێتی لەبەر گیرفانی خۆیان بەشی موچەخۆران ناکات کامەران شکور کارزان سعید نووسیوێتی شایانی لەوە زیاترین بەسەرمان بێت دەستی حکوومەت خۆش بێت هەمووی خەتای خەڵکە دەنگیان پێدات کەمال سوورچی نووسیوێتی لەبەر ئەوەی هەرچی کردیان بۆیان چوە سەر و چەندە زیاتر ستەم لە خەڵکی بکەن خەڵک زیاتر خزمەتیان نەکات ئازاد عەلی دەڵێت لەبەر ئەوەی تەنها یاری بە سۆزی هەستی خەڵک دەکەن یاسین قادر ئەڵێت چونکە دەسەڵاتدارانی دارایی حکوومەت مافیا و بازرگانن عەلی عومەر نووسیوێتی لەبەر ئەوەی خەڵک بێدەنگە بەرامبەریان محەممەد عادل نووسیوێتی ئەی چۆن ساڵی سێ موچە بخۆن ئەی چۆن ساڵی سێ موچە بخۆن فەرهاد ڕەوف نووسیوێتی چونکە محاسەبە نییە لەخوا ناترسن میلەتیش گوێ ڕایەڵە بۆیان کاک محەممەد کۆیی نووسیوێتی چونکە خەڵک هەر ڕازیە بەو وەزعە ڕاهاتووە خۆشەویستان من سوپاسی ئێواکەم کە بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه